سەرۆک بارزانی چەندین داسانی گەورەتری لەوەی هەیە گەورە هەیە، بەڵام ئەمایان لە هەمویان میمتر کە خەباتی ماڵە بارزانیشگە کردیانە بۆ ئەم ڕۆژە بوو. زۆر خۆشحاڵ بووم بەو یادی ڕفراندۆمە. لای من ڕۆژ گەورەترین ڕۆژە، مەزنترین ڕۆژە گەورەترین ڕۆژە بەنسبەت هەموو پێشمەرگەوە هەموو گەری کوردستانەوە. ئەمانە زۆر خۆشحاڵ بووین بەم یادە خۆزگە لە هەموو دام و دەستگایشی ئەم وڵاتەی ئەو یادە لەبیر نەکەن. ئەمە شتێکە لە مێژووی تۆمار کراوە، ناکرێمە بۆنێشی نەتەوەی وەکو گەلێکی کوردی مافکوراو ئەو ڕۆژە لەبیر بکەین. ئەو ڕۆژە پێویستە بەرز ڕابگرین و بیکەینە جەژنیش نەک هەموو یادە. بەڕای من دەبوو ڕۆژێکی مێژووی جەژن. سەرۆک بارزانی چەندین داسانی گەورەتری لەوەی هەیە گەورە هەیە، بەڵام ئەمایان لە هەمویان میمتر کە خەباتی ماڵە بارزانیشگە کردیانە بۆ ئەم ڕۆژە بوو، بۆ ئەم ڕۆژە سەربەخۆیە بوو، بەڵام بەداخەوە بە ئیقلیم و کەمێک لە ناوخۆدا وازەکان نایانێت بە مراد بگەین، بەڵام ڕۆژێک هەر دەبێ ئەمە لە بەردەستە، ڕۆژێک هەر دەبێ ئەمە ئەو مافە هەر وەرگین. ئەمە مافێکی ڕەوایە، 79 ساڵە ئەو پارتیە خەبات دەکە بۆ ئەو ڕۆژە بۆ مافەیە، ئەو مافە هەر دەبێ وەرگیرێ، ئەو ڕۆی یاسپەیە هەر دەبێ بگرێ. ئەمە لای ماڵە سەرۆک بارزانی لە یەکەم ڕۆژی خەبات و تێکۆشانێنەوە داوە ئەم مافەیان کردووە. ئەم مافە هەر لە سەدە سیوان بەدیدێ، هەر بە ماڵە بارزانیەوە دیدێ، هەر بۆ ڕێبازەیەوە دیدێ. ئەو ڕۆی یاسپەی ڕۆژێک ئینشەڵڵا هەر دێبینین.